سڵاو بەڕێزانم کاتتان باش هەواڵە کولتورەکانتان پێشکەش دەکەین و سەرەتا دەچین بۆ سەردێڕەکان. تابلۆی بیانی بازارەکانی هەرێمی داگیر کردووە. فیستیڤاڵی سلێمانی بۆ شانۆ بەردەوامە. دووبارە سڵاو. ماوەی دوو ڕۆژە فیستیڤاڵی سلێمانی بۆ هونەری شانۆ لە شاری سلێمانی بەردەوامە و لە میانەیەشدا تا ئێستا چەندین نمایش پێشکەش کراون. بۆ زانیاری زیاتر دەربارەی فیستیڤاڵەکە و چۆنیەتی بەڕێوەچوونی کارەکانی هونەرمەند ئەنوەر قادر ڕەشید لە ڕێگەی هێڵی تەلەفۆنەوە لەگەڵمانە. کاگە نۆر ئەم کاتت باش؟ کاگە نۆر ئەم کاتت باش؟ ئەم کاتە باش. زۆر سپاس. کاگە نۆر تا ئێستا فیستیڤاڵ لە چاوی ئێوە هونەرمەند چۆن بەڕێوە چووە؟ فیستیڤاڵەکە بەڕاستی تا ئێستا وەکو ئیداری وەکو کاری ئیداری باش بەڕێوە چووە. وەکو کارە هونەرەکان دیارە کارە هونەرەکان هەرێکە لە شارێکەوە هاتووە. ئێمە کە داوامان کردو داوامان لە بەڕێوەبەرە گەشتەکان کردو بینێرن. یعنی هەر بەرهەمێک تەمثیلی شارەکەی خۆیەکات. خۆیان هەڵیان بژاردووە فەرتەری لەسەر نەبووە بەڕاستی ئەویان ناتوانین ئێمە حکمی لەسەر بین چونکە جارێکا ماوە ئێستا بەرهەم ماوە پێشکەش کرێ. هەر بەرهەمێک شارەکەی خۆی لێی مەسوولە باش بێ خراپ بێت لایەنە فەنیەکانی لایەنە هونەرەکانی. ئەوەی کە زۆر چاکە چاچەکەی لەوەیە کە ئێمە هونەرمەندێکی زۆرمان کۆ کردوێتەوە. ڕۆژەی زۆر باش خەریکە بەڕێگاوەیە گەڵاڵە بێ لە نێوان هونەرمەندانە. دیارە هونەرمەندی گەورە بانکراوە، هونەرمەندی وەکو دکتۆر جەواد الئەسەدی بانکراوە کە بە هونەرمەندێکی نەکە عەرەبی عالەمیە ناکرێ. دکتۆر قاسم بەیاتلی بانکراوە، دکتۆر سەلال قەسەب بانکراوە. ئەمانە هەر هەمویان پرۆژیان لەگەڵا دروستدەبێت بۆ گەندەکانی خۆمان کە وەرکشۆپیان بۆ بکرێتەوە کە لەگەڵیانە کار بکەن کە سبەینە پرۆژەی گەورەیان هەبێ پرۆژەی هونەریان هەبێ. بەڵێ کاگە نۆر باس لەوەش دەکرێت کە هەندێک لە هونەرمەندان بایکۆتیان فیستیڤاڵیان کردەوە. دەتوانین لەبارەی ئەم بابەتەوە زانیاریمان پێ بدەیت؟ بەڵێ وەڵاهی ئەوەی کە من ئەیبینم هەتا ئێستا هونەرمەندانی کە تا ئێستا دیومن لە هەموو فیستیڤاڵەکانە هەر هەمویان تەواجودیان هەیە. بەداوانەیە خەڵکانێکە بێ هەر خۆی ئەسڵ ناچێت بۆ شانۆ ناچێت و ئێستا ئەمەشی کە دوێ بەگیان و هونەرمەندان کە نازانم ئەوانی کە بایکۆت بکەن ئەو شانە بایکۆت بکەن و مەسەلەکە ئەگەر نەتەوەیی دێ بڵێن تێبەنیشیوان پەروەری بێ بۆ ئێمە بمان کردە چونکە خەڵک خۆی چاگەزانێ ئەمانەی لژنەی باڵای ئێمە زۆربەی زۆری ئێمە کاتی خۆی کە گەنجانمان چوونە سەردادە هەر هەمومان هەموو ڕۆژێ لەگەڵیان نابووین بەدڵ و بەجیان لەگەڵیان نابووین. بەڵێ مامۆستا ئەو نمایشانی کە لە فیستیڤاڵەکەدا پێشکەش دەکرێن لە چه ئاستێکدان؟ وڵی نمایشەکان بەڕاستی من ناتوانم بڵێم لە چه ئاستێکدانەوە زیاتر بێ مناقەشەی لەسەر بکرێتەوە بێت تەنکە کەسێک دابنیشم مناقەشەی لەسەر بکەن چونکە بەڕاستی مەسەلێ کاریی هونەری ناکرێ بڵێ باشە یا خراپە چونکە هەروە بەهێن بە ئاسانی ئین ناکرێ بکە و تەحلیلی بۆ بکە و لەگەڵیا دابنیشێت هیچ نەبێ لەگەڵ خۆیانە دابنیشێ بزانێ کارەکانیان چۆن بووە. ئەوەی هەتا ئێستا کراوە جارێکە هەر بەرهەمێکی سلێمانی بووە لەگەڵ بەرهەمێکی هەولێرە بەرهەمێکی مووسڵیش کراوە ئەوە لە دەرەوەی فیستیڤاڵەکەیە و ئێستاش نمایشەکەیە لە باکووری کوردستانەوە هاتووە بە شێوازی ستاندئەپ وابزانم لە کوردستانە تا ئێستا نەبووە بۆ شێوازە. بەڵێ مامۆستا دەتوانین بڵێن ئەم فیستیڤاڵە گۆڕدانەوەیەکی بە هونەری شانۆ لە کوردستانە کە ماوەیەکی زۆرە بە سووری منت بووندا دەڕوات؟ والله ئومێدەوارین طبعا ئێمە ئەوەی وەکو عەرزم کردی لە پێشە ئەوەی کە بەلای ئێمە زۆر زۆر گرنگە بینینی فەنانەکانە بۆ یەکتری هونەرمەندان یەکتری ئەبینن لە خلالی بینینی یەکترەوە پرۆژە دروست دەبێ. یعنی ئێمە بەڕاستی زیاتر ئیش بۆواکەین بۆ دو ڕۆژمان بۆ دو ڕۆژمان کە خۆتان چاگەزانن ئێمە گەنجی ئێمە زۆر لە هەموو لایەکەوە لێرا و لە هەموو لایەکەوە قەتیر کراوە. ئێستا فرسەتێکی بچووک هەیە لەوانەیە من بتوانم بۆ ئێوە بڵێمە شار تەواو نەبووینە کە پرۆژەکە بەڵام ئەبێ بە پرۆژە بەلایەنی کەمەوە 20 هونەرمەندی ئێمە بچێ بۆ بێروت وەرکشۆپ بکەن لەوێ بچێت بۆ جەستە بۆ دەنگ خێر بن دنیا ببینن دەستی تەواو بخوێنن ئەزموونی خەڵقیکە ببینن دوایی بێنەوە بیکەن بە کارێکی هونەری و بیهێنەوە بۆ سلێمانی دیار هونەرمەندانی ئەوێ بێنەوە بۆ ئێرە عین نشست. ئەم تێکەڵاو بوونە ئەم ئاشنابوونە بە کولتوری وڵاتانی تر و بە کولتوری گەلانی تر من تەسەوور دەکەم ئەویان بۆ دو ڕۆژ لەوانەیە ئێستا بناغەیەکی زۆر زۆر چاک بێ بۆ
بۆ هونەری دو ڕۆژمان. زۆر سپاس مامۆستا ئەنوەر بۆ ئەوەی کە پەیوەندەکەت قبول کردی. زۆر سپاس. زۆر سپاسانەکەم کاتێکی شاد خواتان لەگەڵ. بەشێکی زۆری ئەو تابلۆ شێوەکارانەی لە بازارەکانی هەرێمی کوردستاندا دەفرۆشرێت لە وڵاتانی دەرەوە دەهێنرێن و کۆپیکراوی بەرهەمی هەندێک لە شێوەکارانی بێگانەیە. ئەمە لە حاڵێکدایە کە لە نێو بازارەکانی هەرێمدا هیچ تابلۆیەکی شێوەکارانی کورد نابینرێت. بەشێک لە هاوڵاتیانیش پێیان وایە کەمتەرخەمی لە هونەرمەندانی شێوەکار خۆیانەوەیە کە کار بۆ پەیداکردنی بازار بۆ بەرهەمە هونەرەکانیان ناکەنەوە. راپۆرتێک لەم بارەیەوە. لە بازارەکانی هەرێمی کوردستاندا تابلۆی شێوەکارە بیانیەکان دەفرۆشرێت و ئەو دوکانانش کە تابلۆ دەفرۆشن دەڵێن کە ڕۆژانە داوای تابلۆی هونەرمەندە کوردیەکانیان لێ دەکرێت. بەڵام تابلۆی شێوەکارە کوردەکان گرانترن و قازان جیان کەمترە. من چەند جارێک پێم وتون کوردیەکە بێنن لەبەر ئەوەی زیاتر ئەفرۆشە و خەڵکەکە حەزی لێکە ئەمە زیاتر هەمووی وڵاتەکانی ئەوروپای ئەیهێنێ ئەفرۆشە نا ئەو نایهێنێت ئەو شتەکانی خۆی سەرف بێ ئەگەر داواشی کەم بڵێ بیێنێ گرانترە بێ سارەکەی. مامۆستایەکی شێوەکاریش ئاماژە بەوە دەکات کە شێوەکاری کورد ناوێ هونەرەکەی بۆ بازرگانی بەکاربێنێت و وێنەکانیشی بە پارەیەکی کەم نافرۆشێت. ئەگەر بکرێت ئیشەکانی ئێمە بچێتە دەرەوەی وڵات لەوانەیە ئەوەنش تەزەوقی ئیشی ئێمە بکەن. ئایا بە لەوحەکانی ئێمە بە کاملی وەکو لەوحەی ئەسلی ئۆریژینال بچێت یان بە کۆپی بچێت. لێرە ئەگەر بە کۆپی بکرێت ئەبێ ڕای ئەو هونەرمەندە وەربگیرێت. خاوەن گەلێریەک پێی وایە هونەرمەندان توانای کارکردنیان نییە بۆیە ناتوانن بەرهەمەکانیان بفرۆشن. خاوەن گەلێریکی تریش پێی وایە نەفرۆشتنی تابلۆ لەلایەن هونەرمەندە کوردەکانەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە کوردستاندا هونەرمەندان وەکو پیشەیەک لە هونەرەکانیان ناڕوانن. هونەرمەندانی ئێمە لەگەڵ ڕێزما بۆ هەمویان هونەرمەندانی ئێمە بەعام هونەرمەندانێکی تەمەڵن تااقەتی ئیشیان نییە زۆر کەم ئیش ئەکەن کاتێک پیاڵی پێشنگایەکمانەیە هەڵەسێ ئیشێک ئەکا بە ئەو پێشنگایە لە ڕووی خەڵکەوە خەڵکی ئێمەش لەبەرەوەی تایسە لە شەڕ و کێشە و مەشاکلا بۆ هەمیشە مع الأسف ئەوانی زۆر جار تەنها لەو حەیەکەکڕن تابلۆیەکەکڕن بەس بۆ پڕکردنەوەی پانتایی ماڵەکەی خۆیان ئەیکڕن. بەداخەوە جاران هونەرمەندەکانمان ناوت کە فەن نەبووە بە شتێک کە ئێمە بژێنێت ینی فەن ئێمە ناژێنێت بەڵام ئێستا ئەتوانن هەم فەنیش بکەن و هەم هونەرەکەی خۆشیان نمایش بکەن لەم گەلەریەیە. هەندێک لە هاوڵاتیانیش دەڵێن کە چێژ لە تابلوی کوردی دەبینن و هەندێکی تریش بۆ چوونی جیاوازیان هەیە. بێگومان لەوحە کوردیەکان ئەگەر هەبێت شتێکی زۆر باشە ینی زۆر ماڵ ئەتوانێ بیکڕێ. شخصی خۆم زۆر حەزەکەم لەوحی کوردی هەڵواسم لە ماڵەکەمە نەک لەوحێکی بێگانە. من پێم وایە هونەرمەندانی ئێمە تا ئێستا نەگەشتنەوە ئاسێکەوە تابلۆیەکی گەورە دروستکەن کا لە ماڵەکان ئەمە هەڵی واسین. پێم وایە ئەو تابلۆیانە کێ لە دەرەوەی وڵاتیەوە ئەو هونەرمەندە گەورانی کە ئیتالیا فەڕەنسا کەیەتە ئێرە من پێم باشترە لە تابلۆی وڵاتەکانی خۆمە. لە ڕابردوودا هونەرمەندانی شێوەکاری کورد نەیان دەتوانی بەهۆی هونەرەکەیانەوە بژێوی ژیانیان دابینکەن. لە ئێستاشدا کە خواستێکی زۆر لەسەر تابلۆکانیان هەیە بەڵام بەشێکی زۆر لەو هونەرمەندە شێوەکارانە ئامادە نین کار بۆ بە بازرگانی کردنی هونەرەکەیان بکەن. بەهێز عوسمان NRT سلێمانی. فرۆشی ڕۆژنامە بەشەیەکی گشتی لە فەڕەنسا و تەنانەت لە جیهانیشدا ڕووی لە کەمی کردووە. بەڵام فەڕەنسا بەوە جیا دەکرێتەوە کە ڕۆژنامەیەکی تایبەت بە منداڵان ئێستا بەناوبانگترین و پڕفرۆشترین ڕۆژنامەی وڵاتەکەیە. بەپێی ئامارێک فەڕەنسیەکان بە بەراورد بە ساڵانی 1990 ئێستا کەمتر ڕۆژنامە دەکردن و کەمتر دەیخوێندنەوە. بەڵام ڕۆژنامەی مۆن کۆتاییدەن کە تایبەت بە منداڵانی 10 تا 14 ساڵە و لاش لا پەڕەپێکاتەوە 6,000 خوێنەری بەردەوامی هەیە. یەکەم ژمارەی ڕۆژنامەکە لە ساڵی 1995 دا دەرچووە بەردەوام خوێنەرێکی زۆری هەبوو. چاودێرانیش دەڵێن بابەتەکانی ڕۆژنامەکە کە شێوازێکی تایبەتی لە پەروەردە و فێرکردن پەیڕەو دەکات هۆکاری سەرەکی فرۆشی ڕۆژنامەکەیە. کەم وڵاتی دنیا هەیە کە ڕۆژانە یان لانی کەم هەفتانە پێشانگای کتێبی تێدا نەکرێتەوە. بەڵام پێشانگایەکی تایبەت بۆ کتێبەکانی خەیاڵی زانستی ڕەنگە یەکەمین پێشانگای لەم جۆرە بێت لانی کەم لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا. دوێنێ پێشانگایەکی تایبەت بە مێژووی کتێبەکانی خەیاڵی زانستی لە کتێبخانەیەکی لەندەن کرایەوە و عاشقانی خەیاڵی زانستیش پێشوازیان لەم هەنگاوە کرد کە تێیدا دەستنووس و یەکەم چاپی کتێبەکان نمایشکرابوون. خەیاڵی زانستی بەشێکی گرنگی ئەدەب و بیری زانستیە.
هەرچەندە زۆربەی ئامادەبوانی پێشانگاکە پێیان وابوو نووسنی کتێبی خەیاڵی زانستی کارێکی سەردەمیانە و نوێیە، بەڵام پێشانگاکە چەندین کتێبی نووسراوی پێشزانی نمایش کردبوو کە بوو بە جێی سەرسوڕمانی ئامادەبوان. یەکێک لەو کتێبانەی نمایشکرابوو کتێبی مێژووی ڕاستەقینەی نووسەری یونانی لۆشیان سامۆساتا بوو کە مێژەکەی بۆ 170 ساڵ پێشزین دەگەڕێتەوە. سامۆساتا لە کتێبەکەیدا باز لە گەشتێکی دەکات بۆ سەر مانگ کە لەوێ شەڕی نێوان مرۆڤی سەرزەوی و مرۆڤی سەر مانگی بینیوە. بەڕێزان هەواڵە کولتورەکانمان پێشکەشکردن بەختەوەربن.